خۆشەویستانم سڵاوتان لەبێت و بە خۆشحاڵی و بەردەوامین لە پێشکردنی پرۆگرامەکەمان فەرموو دکتۆر سەراتوانی وەڵام بیتەوە. دەمێ وەڵامەکە لێوە دەست پێ بکەم کە باسی جۆرەکانی سیستەمی حیزبایەتی بکەم لە هەرێمی کوردستانیشە. بەڕووکەش ئەگەر بڕوانیت لێ سیستەمی حیزبی لە هەرێمی کوردستان سیستەمێکی تاک حیزبی نییە بەڕووکەش، بەڵام سیستەمێکی دوو حیزبیش نییە وەک ئەوەی لە بەریتانیا و لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە. حیزبێک لە دەسەڵاتدایە، حیزبێکیش لە ئۆپۆزیسیۆندایە و ئەو حیزبەی دەسەڵات دەتوانێت زۆرترین دەنگی هەبێ بۆی بتوانێت فەرمانڕەوایی بکە یان دەسەڵات ئاشتیانە دەستا و دەست بکات. بە پێچوانەوە دوو حیزبی دەسەڵاتدار هاوپەیمانێتێکیان دروست کردووە لەسەر ئەساسی هەرێمی سەرەوانێ بۆی بتوانن پێکەوانێ زۆربەی دەسەڵاتەکان بگرنە دەست. هەر بۆیشە ناوی حیزبی قائیدم لێنە، چونکە حیزبی قائید هەمیشەش ئەزەکەمەوە بڵم بە ئاراستەی خواستی هەمیشە تاک حیزبی دەڕوات. حیزبی قائید خاوەنی هەمیشە سەرکردەیەکی کاریزمایە، ئەوە ئەزمە لە هەرێمی کوردستانە هەیە، خاوەنی سەرکردەیەکی سەرهۆکێکی کاریزمایە کە بە هاوکاری ئەلیتەیەکی سیاسی و بێڕۆکراتی دەیەوێت پیادەی دەسەڵاتەکانی بکات. بۆی ئەوە تەواو بکەم لە سەبارەت بە سیستەمی فرەحیزبی من وای نابینم کە ئەگەر کۆمەڵێک ئەحزابی سێبەر هەبوو تەنانەت ئەگەر هەندێک حیزب هەبوون لە حکوومەتێکی بنکەفراوانە دەچنە هاوپەیمانێتێکی گەورەوانێ ئیتر ئەمە بەڕاستی حکوومەتێکی فرەحیزبیە. وەکووتم دەسەڵات زۆرترین لای حیزبە گەورەکەیە کە خۆی بە برا گەورە دەبینێ و ئەو کاریگەریەکی یەکزار گەورە هەیە لەسەر دەسەڵات، لەسەر پەرلەمان، لەسەر حکوومەت. بەڵام ئێستا بەبوونی چەند ئەحزابێکی ئۆپۆزیسیۆن لەناو پەرلەمانی کوردستانە دەکرێت بڵێن سەرەتایەکی زۆر تەنک هەیە بە ئاراستەبوونی سیستەمێکی فرەحیزبی. بەڵام مەترسی ئەوەش لێرە هەر ئەوەیە مادام هەتا ئێستا هەر دوو حیزبی دەسەڵاتدار هەن کە حیزبی قائیدن و حیزبی قائیدیش بە ئاراستی تاک حیزبی دەڕوا هەمیشە ئەو مەترسیە هەیە کە سیستەمەکە نەبێتە سیستەمێکی دیموکراسی تەندروست وەکو لەوەی لە وڵاتە دیموکراسی و پێشکەوتووەکانە هەیە. تۆ پێوتین لە کوردستان ئەزم سیستەمی سیاسی کوردی سیستەمی حیزبی قائیدە، بەڵام ئێمە هێزی سیاسی جیاوازمان هەیە بەشداری ئەم بەڕێوەبردین ئەم سیستەمە سیاسیەکەین و ئۆپۆزیسیۆنێکیشمان هەیە لەناو پەرلەمانە بەشدارە و کورسی هەیە و ڕخنەگرنە ئەم سیستەمە سیاسیە. ئیتر بەچ لۆجیکێک ڕێگا بەخۆمان بدەین بڵێن ئەم ئەزمونە ئەزمموی سیستەمی حیزبی قائیدە. من سندێک سەرنجم ئامادە کردووە دەمەوێت بەڕاستی لەسەر فاکت ینی وەڵامی ئەو مۆزوعە بەمەوانە. بەشێکی بودجەی و حزابانەی کە هەبوون حیزب دوو حیزبە سەرشیەکە پارەیان من حیان بۆ ئەوانە ئەبڕیەوە یا بڕیوەتەوانە، ئەنی ئەوە قانون بۆی نەبڕێنەتەوانە. لە 2004 هەتاکو 2010 یەکێتی و پارتی هەریەکی 35 ملیۆن دۆلاری لە بودجە بۆ خۆی بردووە. ئەگەر ئەمە قانونێکی حزاب هەبێ و حیزبی قائید نەبی و تاک دەسەڵات نەبی چۆن دەتوانێت ئەمە بکانی مانگانە 70 ملیۆن دۆلار بۆ خۆتبەری. لە 2004 هەتاکو 2010 5 ملیارد و 40 ملیۆن دۆلار ئەو دوو حیزبە بۆ خۆیان بردووە. ئەمە لە کاتێکە بودجەی 2004 تا 2005 هەرێم بریتی بۆ لە 5 ملیارد و 454 ملیۆن دۆلار. ینی لە 6 ساڵە بەتەنیا دوو حیزب بودجەی 2 ساڵی تەواوی ئەم هەرێمەیان بردووە کە هەیە کە بریتی بۆ لە زیاتر لە 5 ملیارد. ئەوە ڕێژەیەکی کاک ئومێد زۆر گەورە و خەیاڵیە. قابل ئێمە لە ئەمریکا دانانیشین خۆ لە سین دانانیشین یعنی تۆم هەموو پارێ ئەمە جگە لەوەی کە ڕاستە لە دوای 2010 مانگانە یەکێتی و پارتی یەکی 4 ملیۆن وەرەگرن گۆڕان 9 ملیۆن وەرەگرێ. بەڵام ئەمەوە ناگەیەنێ کە ئێستا سیستەمەکە تەندروستتر بووە بە پێ و بە دوواداچوونانەی کە هەیە و کراوە. باز لەوەکە یەکێتی و پارتی 8 ڕێگای تریان گرت بێتە بەر بۆ ئەوەی بتوانن بودجە بخەنە خزمەتی خۆیانەوە.
لە خزمەتی حیزبا بێ لە خزمەتی سەرۆکی حیزبا بێ لە خزمەتی حەش لایەنێک نای لێنەی ئەو ڕێگەیانیان گرتووە. بوونی بەڕاستی گروپی کۆمپانیاکان هەر بۆ نمونە کۆمپانیای نۆکان 59 کۆمپانیای نۆکان هەیە هەموو کەسێک گەزانەیە کۆمپانیای نۆکان هیچ چێە سەر بەچێ و داهاتەکەیچێتە گیرفانی چێوە لە ناوچەی پارتی دیموکراتی کوردستانیش بەڕاستی بە هەمان شێوەیە باز لە بوونی 3000 پرۆژە دەکرێت زۆڕوونە داهاتی ئەم پرۆژانە ئەچێتە ناچێتە خەزێنەی وڵاتەوانەیە ئەچێتە گیرفانی چێوە و زۆڕوونە ئەم پرۆژانە ڕوبەڕوو چێکرێنەوانەیە و چێوەری گرتوون و چێن ئەوانەی کە با بڵێن پیادەی ئەم مەشاری و پرۆژە و شتانەکەن سوودەکانی بۆ بەرژەوەندی گشتی نییە سوودەکانی بۆ حیزبە و لە ناو حیزبیشا کە حیزب بۆتە ئاماژدێرە نەک ئامراز ڕوونە کە لە کۆتاییە ئەو پارەیە ئەچێتەوە کوێ ساڵانە باز لەوە دەکرێت 115 ملیار دینار بۆ ڕێکخراوە زانستی ڕۆشنبیریەکان وەک تۆ نەحزابی سێبەر هەیە میدیای سێبەریش هەیە باشە چەندەن ئەو ژمارەی ئەو ڕێکخراوە زانستی ڕۆشنبیریانەی کە هەن چەندەن ئەوانەی کە بێلایەنن و ئەو دوو حیزبە دەسەڵاتە بۆ خۆیان دروستیان نەکردووە لە دوایەوە من حیبی قانونیش هەیە کاکومێت ئەوە تا بۆ نووسنگەی بەڕێز مامجلال 1 ملیار دینار بە ناوی بەخشینەوانێ بۆ نووسنگەی مامجلال دانراوە کە ئەمە لە دەرەوەی یاسایە باشە سەرۆ کۆمار خۆی بجێی خۆی هەیە پارەی خۆی هەیە شتی خۆی هەیە هەموو ئەمانە ئەمەوێ بەردەوام دووبارەی کەمەوانەیە ناچنە خەزێنەی هەرێمەوە دوایەوە نەوت و غاز ئەو هەموو نەوت و غازەی کە ئەفرۆشرێ کە ئاو دیوەکرێ کە هیچی ناگەڕێتەوانێ ناو یعنی بودجەی هەرێم ئەمانە دەستنە گیرفانی کێوانە ئەی پارەی گومرک ئەی قاچاق ئەی بازرگانی ئەم هەموو کرێی بینا و دوکان و حانوتانە بەڕاستی دەچنە گیرفانی کێو یعنی مۆنۆپۆڵێکی قورسی بازار و بازرگانی کراوە مۆنۆپۆلی نرخ کراوە و هەروەها یعنی ئەمانە کە حتە سیستەمی باشدان یەکو لە ئەوروپا هەیە مادام شتەکە قانونیە و ئەیکات تەبعاً باجیشی بۆ نایە لە ئەوروپا تۆ بە شێوەیەکی یاسایی و قانونی خۆلێژ میلیۆنێر و میلیاردێر هەیە دەبێ باج بدات زەریبە بە لەو پارەیە حکوومەت شت بۆ وڵات دروستەکاتەوانێت جادە و خەستەخانە و پێویستی ئەم شتانەمی بۆکە ئەمە هەمووی بە فیڕۆدانی داهاتی گشتیە لە کاتێکا کە هەژاری خەڵقی ئەم وڵاتە بەڕاستی بێوێنەیە چەندی لە کرێکیایە چەندی ئەبێت لە ماڵێکا دوو کەس ئیشکات تا دابینی پارێ ژیانەکات بیمەی بێکاری نییە بیمەی خەستەخانە و تەندروست نییە بۆ ئەمەلیاتێکە بێ هەموو پارە بێ بۆچیتە لای خەستەخانە و دەرمان ئەبێت چی بێ کەواتە ئەمە بۆی ئاڵێم یعنی سیستەمەکە بەڕاستی سیستەمێکە کە خەلەلی تایە ئەمە سەرنجێکی کۆتاییم هەیە بۆ ئێرە بەڵام بۆ وەزارەتی پیشەسازی و بازرگانی کە چەند گرنگە بۆ گەشەکردنی وڵات بۆ کەمکردنەوەی بێکاری 0.8 لە بودجەی بۆ دانراوە بۆ وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە ناوخۆ 10.06 ئەوی کە 10.50 ینی بە ئەو دوو وەزارەتە لە 124.81 بودجەی هەرێمە بات کە بریتیە لە یەک لە سەر چواری سەرجەم داهاتی کوردستان بەتەنیا 2000 اینجا ئەمە تواز لێ بێنە لەم هەموو پارەی مەسئول و سیارە و حیمایە و نازام چەند کەسانی و کادر و کەسی حیزبی هەیە کاخرێنە سەر حکوومەت بۆ ئەوەی لە بودجەی حکوومەت پارەیان پێ بدرێنی بەڕاستی ئەمە ڕوتاندنەوەیەکی یەکجار گەورەی کۆمەڵە لەلایەن دوو حیزبی دەسەڵاتەوە لەبەر ئەوە بەڵێ دەڵێم حیزبی قائیدە لە ڕووی سیاسیشەوە زانستی سیاسیشەوە بە هەموو پێناسەکان بڵێ دەڵێم دەوڵەتی حیزبیە و بڵێ دەڵێم ئەو سێ دەسەڵاتە هیچی لە یەکتر جا نەکراوەتەوە سێ دەسەڵاتی کە ئاماژەمان پێدا سێ دەسەڵاتە دەوڵەتێکە ئەگەر هەربەتە جیاب کرایەتەوە ئەلبەتە ئێستا پەرلەمانە بواە شێوەی کە مامەڵی بکردایە حکوومەت دەبواە شێوەی کە مامەڵی بکردایە بەڵام نەخێر هیچی وانە جا لەبەر ئەوە ئەو نظامە ئەم سیستەمە سیاسیە توانای گواستنەوەی ئەم با بڵێن بارودۆخەی نییە بەرەو سیستەمێکی مۆدێرنکردن لەبەر ئەوەیە لێرەیە کە دەڵێم حیزب زۆر گرنگە بۆ بە مۆدێرنکردنی یا پاشخستنی سیستەمی سیاسی بۆیە بایەق بە حیزبێم چونکە حیزب ئەبێ خاوەن ئایدۆلۆژیا بێ ئەو ڕۆڵە ببینێ بەڵام ئەم حیزبانەی کە هەن بە تایبەتی دوو حیزبە سەرێکیەکە ناتوان بە هیچ جۆرێک بۆ ڕۆڵ هەستن لەبەر ئەوەیشە هەمیشە هەوڵ ئەیان شەرعیەت بەخۆیان بدەن
و تەواویش لێرا کێشەکەی لەوەدایە چۆن شەرعیەت بەخۆی بدا لەبەرەوە پەناباتە بەر هەموو ئامراز و متۆدێک بۆ ئەوەی بتوانێت شەرعیەت بەخۆی بدا. ئێمە کە بەس لە سیستەمی سیاسیەکەین لە هەرێمی کوردستانە هاوکات لەگەڵەوەی ئەم بۆچوونە هەیە کە ئەم سیستەمێکی تاک حیزبە و ئەندە کەسیش بە سیستەمێکی نیمچە فاشی یا فاشی یا توتالیتاری ئەشوپێنن بەڵام بە دیوێکی دیکە ڕایکی دیکەشەیە کە بەڵگە و ئەرگۆمنتی خۆی هەیە بۆ قسەکردن لەسەر سیستەمی سیاسی و پێچەوانی ئەماڵێ ئەویش بەدەلیلی ئەوەی کە لەناو ئەم سیستەمە سیاسیە ئۆپۆزیسیۆنێکەیە کە خاوەنی دەنگی سەربەخۆی خۆیەتی جەماوەری خۆیەتی دیدی ڕخنەگرانی خۆیەتی لەناو پەرلەمانەوە هەموو پۆزیسیۆنە ڕخنەگری توندە بە میدیاکانی بە چالەکیەکانی لەناو پەرلەمان بە هاتا دوایی لەناو سیستەمی سیاسی لەناو ئەم سیستەمە سیاسیە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەیە ڕاستە ڕێکخراوی سێبەر هەیە بەڵام ڕێکخراوی سەربەخۆی ڕاستەقینەش هەیە کە ئەم ڕێکخراوانە داکۆچیکردن لە مافەکانی مرۆڤ چاودێریکردن بەسەر ئازادی ڕۆژنامەنووسیەوە چاودێریکردن بەسەر سیستەمی سیاسیەوە و میدیای سەربەخۆ هەیە ڕاستە میدیای سێبەرەیە بەڵام میدیای سەربەخۆش هەیە کە ئەم میدیای بە فعلی بە مانای کەلیمە ڕاستەخۆی و دەستی کراوەیە بۆ هەموو ئیشێک بە پێی پشبەستن بە پرەنسیپە پیشەیەکان من ئەپرسم لەکوێ دنیای نموزجی لەم شێوەیە هەیە کە حکوومەکە تاک حیزبی و توتالیتار بێ یا شمولی بێ بەڵام لە هەمان کاتا ئۆپۆزیسیۆنە بێ ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەبێ میدیای ئازادە بێ ئایا ناکرێت لە چارچێوەیەکی دیکە پێناسێکی دیکە کە هەڵقوڵاوی هەلومەرجی سیاسی کوردستان بێ بدەینە پێناسەکردن بۆ سیستەمی هەرێمی کوردستان کاگومێن ئەوەی لە ڕۆژانەیە دەیبینین و سەرنجیە دەینە هیچی گزارش نییە لە بوونی سیستەمێکی دیموکراسی من حەزەکەم شتێکت پێ بڵێم لێرەیە دیکتاتۆر ئەمەندە ڕێگەت پێدات ڕەخنە بگریت ئەمەندە ڕێگەت پێدات قسەی خۆت بکەی بنووسی هەتا ئەوەندەی دەسەڵاتەکەی نەکەوێتە مەترسیەوانە بەم متۆدە ئەم دەسەڵاتە ژەکرێ 50 ساڵی کەش لەگەڵت بڕوە ئەمەنەی لەسەر دەسەڵات مێنێتەوە چونکەش پەناباتە بەر هەموو ئامراز و متۆدێ پارێ هەیە دەسەڵاتی هەیە موئەسسەی خۆی هەیە ئیدارەی خۆی ئەم شتانە بەڵام هەر کاتێ دەسەڵاتەکەی بە فعلی کەوتە مەترسیەوە دەموشاوە ڕاستەقینەکەی خۆی نیشانەدا ئێستاش نیشانی داوە بەڵام وەکوتم ئەوەندە لەگەڵت ئەڕوا هەتاو دەسەڵاتە نەکوێتە مەترسیەوانە ئەمە چ دیموکراسیەتێکە چه ئازادیەکە کە ئەو هەموو شتانێک کە من ئامارانەی ئاماژەم پێدا کە تۆ لە سەروەت و سامانی وڵات بەم شێوازە بۆ بچێتە گیرفانی چەند کەسێکەوانە لە وڵاتێکە کە دوو ئیدارە بی وەکو دوو ئەمیری سەدەکانی ناوەڕاست فەرمانڕەوایی بکەیت و ئەم هەموو ئەحزاب و میدیایە بە ملیارد کە ئاماژەمان پێداوە سەرف بکەیت بە گومان ئەوش پێویستی بە کۆمەڵێ میتۆد و ئامراز هەیە بۆ ئەوەی وای نیشان با بۆ دەرەوانێ کە بەڵێ سیستەمێکی دیموکراسیە و سیستەمێکە ڕێگەی چەند شتێکی کەژەدا ئەی بەڵام سەیری ئەم هەموو گرتن و لێدان و نان بڕین و دوورخستنەوە و ئەم شتانە هەیە لە دوای ئەوە ئەگەر ئێمە ئەوە باسکەین ئەبێ بیخێنە ئەوەی کەواتە ئایا سیستەمەکە دیموکراسی دیموکراسی نییە ئەوە خۆی ئەخیرە نێتەوە سەر ئەو پێناسەیە ئایا ئەم سیستەمە سیاسیە کەواتە ئەوەی بەڕێزت ئاماژێت پێدا ئەچێتە خانەیەوەی کە کەش و هەوایەکی دیموکراسیانە من دیموکراسی بەوە نابینم تەنیا لە بوونی چەند ڕۆژنامە و گۆوارێک لەسەر شەقام پرۆشرە چەند ڕخنەیەک بگرە کە دەسەڵات لەوانێت تەحملێکە چەند شتێک بنووسە و چەند ئینتیقادێک بکە حتا لە ناو پەرلەمانیشە لە ناو پەرلەمانە یەکەم هەتاکو ئێستا زۆرینەی دەسەڵات توانیوێتی پیادێ مشتەکان کا بەڵام یەک شتیشێ بە یادمان نەچێ هەندێک جار زۆرینەی دیکتاتۆریش هەیە بەسەر کەمینەیە ئایا ئەگەر بەیانی ئۆپۆزیسیۆن بەڕاستی لە هەڵبژاردنا بردێەوە دەسەڵات ئامادەیە و بڕوای بە دەستا و دەستکردنێکی ئاشتیانەی دەسەڵات هەیە بۆ ئۆپۆزیسیۆن منەڵێم نە چونکە ئەو هەموو ئەو پێویستی بە دەسەڵاتە بۆ دەستکەوتەکانی خۆی بۆ پیادەکردنی ئەم هەموو پرۆژە و مەشروع و ترانسفێرکردنی ملیاردەکانی بۆ دەرەوانێ و ئەم هەموو وڵاتێک کە ئەو خسوێتە ژێر چنگ و کۆنتترۆلی خۆیەوە بڕواناکەمەوە بە ئاسانی دەسیریالگرێت هەتاکوی ئێستا ڕێگەت ئەیە لە خزمەتی دەسەڵات بووە ئەو شتە لە دوایەوە کەوتم دیموکراسیەت تەنیا گزارش نییە لە چەند قسە و ڕەخنەگرتنێک دیموکراسیەت یاسایە دەستورە مافی تاگە کۆمەڵگای مەدەنیە مافی ژن و منداڵە
تەمینکردنی ژیانی هاوڵاتیانە ئەگەڕێمەوە سەر یاسا و دەستور. ئەمە چه دیموکراسیەتێکە کە لە پەرلەمانە هەتا ئێستا تۆ خاوەنی دەستورێکی شەرعی نەبێت، پەرلەمان لە غیابی دەستورە ئاژی کاکومێت. پەرلەمان دەستور کاتێک دەستورە کە ڕاپرسی گەلی لەسەر بێت، ئەو کاتە دەبێتە دەستورێکی شەرعی، هەتا ئێستا ڕاپرسی گەلی لەسەر نییە. لە یەکێک لە خولەکانی پێشوە بە حکمی زۆرینە و بە حکمی چەپڵە ببوورە ئەو دەستورە تێپەڕێنرا، کەواتە ئەو پەرلەمانە بۆ من شەرعی نییە، حکوومەتەکەیشی شەرعی نییە بۆ شێوازە، حتا ئۆپۆزیسیۆنیش ناکرێت شەرعی بێت، کەواتە ئەو دیموکراسیەتەی کە ئیدعای پێوەکرێ لە ڕووی قانونیەوە و دەستوریەوە بۆی بڕۆین پێویستە علامەتی سیفران بکرێتە. ئەمەوێت پرسیار لێ بکەم سەبارەت بە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە. تۆ چۆن ئەدای ئۆپۆزیسیۆن دەبینی لە هەرێمی کوردستان؟ تۆ باستەوەت کرد پێویستە ئۆپۆزیسیۆن وەکو نوێنەراتی چینێکی تری ناو کۆمەلگا پرۆگرامی خۆی هەبێ، کۆمەڵایەتی ئابووری سیاسی ئەخلاقی کولتوری و بۆ هەڵستانە و دیموکراتیزەکردنی کولتوری کۆمەڵایەتی و ئەخلاقی کۆمەڵایەتی و دامەزراوەی سیاسی لە هەرێمی کوردستانە. لە ماوەی دو ساڵی ڕابردووە بەتایبەت لە دوای دروستبوونی بسوودنەوەی گۆڕانەوە ئێمە ئۆپۆزیسیۆنمان هەیە و پێشتریش دوو حیزبەکەی ئۆپۆزیسیۆن لە ناو دامەزراوی سیاسی هەرێمی کوردستانە بەشدار بوون و ئێساش ئۆپۆزیسیۆنن. تۆ چۆن ئەدای ئۆپۆزیسیۆن ئەبینیت لەم ماوەیە تا چەندێک خاوەنی پرۆگرام بوون بۆ جێبەجێکردن لەسەر ئەرزی واقع و لە ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتی سیاسی هەتا دوایی؟ ئۆپۆزیسیۆن کە بزوتنەوەی گۆڕان پشتی سەرەکی بەردەکەوێت، بەگشتی ئۆپۆزیسیۆن پێویستە بەڕاستی ئاگای لەسەر ئەرزی واقع ئەرکی بۆ دیاری بکەین چی تەقیمی تۆ بۆ ئەوە پێویستە ئاگاداری ئەدای کارەکانی خۆی بێ، پێویستە بڕوای خۆی بەرامبەر بە جەماوەرەکەی خۆی ون نەکات، پێویستە لە کردارە نیشانی بدات کە ئەم ئۆپۆزیسیۆنێکی فعلیە، ئەبێ نیشانی بدات چی ئەم و دەسەڵات لە یەکتر جا دەکاتەوە. دەبێت ئاگاداری ئەوە بێت نەچێتە حکوومەتی بنکە فراوانەوە، چونکە سبەینە یەکەم هیچ شتێک نامێنێتەوە کە پێی بوترێ ئۆپۆزیسیۆن، وەکو ئێمە باسی ئۆپۆزیسیۆنی نێو پەرلەمانەکەین، ئەو ئۆپۆزیسیۆنە ڕسمیانە و لەو سەریشەوە دڵنیابە بە سەقەتی لێ دەردەچێت. ئۆپۆزیسیۆن دەبێت بەڕاستی وەک ئۆپۆزیسیۆن مامەڵە بکە، وەک ئۆپۆزیسیۆن ڕەفتار بکە، پرسیارەکەی من ئەوە نەبوو ئەبێت چی بکە، ینی پرسیارەکەی من ڕوون بوو ئەوە نەبوو ئەبێت چی بکە یا ئەرکی ئۆپۆزیسیۆن چییە؟ ئەمە پرسیارەکەی من ئەوە نەبوو، پرسیارەکەی من ئەوە بوو هەڵسەنگاندنی تۆ تێگەشتنی تۆ بۆ ئەدای ئۆپۆزیسیۆن بۆ چوونەکەی پێی وایە ئۆپۆزیسیۆن پاشەکشێشی گەورەی کردووە لەبەرەوەی لە ئاستی بەتمانەی خەڵکانە بووە. ئۆپۆزیسیۆنێکی ئایدۆلۆژی و شەڕی سیاسیەکە لە پێناو بەرژەوەندی سیاسی خۆیان بەقەدەوەی شەڕێکی ڕاستەقینە ناکات لە پێناو دیموکراتیزەکردن و پێشخستنی کولتوری کۆمەڵایەتی و دیموکراتیزەکردنی سیستمی سیاسی و بۆ خۆیان ئۆپۆزیسیۆن درێژکراوی ئەو سیستەمە سیاسیە فاسیدن و دەستیانە دامەزراندنیا هەبووە. تۆ لەسەر ئەمەڵات چی؟ بەشێکەوەی کە ئاماژەم پێدا بە قەناعەتی من هەر تا ڕادێکی زۆر ینی وەڵامی پرسیارێ بۆ ئاراستەیە، چونکە ئەوانە هەمووی هەڵسەنگاندنە بۆ ئۆپۆزیسیۆن، بۆ کاری ئۆپۆزیسیۆن، بۆ قورسی ئۆپۆزیسیۆن. ئەگەر ئۆپۆزیسیۆن ئەوەی کە پێشتر پەیمانی داوە و ئەوەی پێشتر وەکو پەیامێک داوێتی بە جەماوەرەکەی خۆی لە کۆتاییدا بۆ ئاراستەیە نەڕوات، ئەوە بێگومان سەرکەوتوو نابێ بڕوای جەماوەرەکەیشی ون دەکات. من دەمەوێت ئاماژە بە شتێک بم. ئێستا بزوتنەوەی گۆڕان بۆ نمونە، بزوتنەوەی گۆڕان دەتوانێت بڵێ بەسەر ئامە حازریەکی زۆرە هاتووە، چونکە خەڵقی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ئاستی لە ئاست و خواستی گۆڕان بووندا بوون. ئەم ئاست و خواستە هەبووە، بزوتنەوەی گۆڕان بۆ نمونە هاتووە بەسەر حازریە، بەڵام گرنگیەکی ئەدای بزوتنەوەی گۆڕانەوە بۆ توانیوێتی ئەم خواستە ڕێک بخە، سەرکردایەتی بکات، تەنزیمی بکات و بیکاتە دەنگ و لە پەرلەمانە ئەو کورسیانەی پێ بەدەست بێنێت. لە دوای ئەوە بەڕاستی لێرەدا ئەو هەڵسەنگانەی کە بە ڕێزت ئاماژەی پێدەی من دوو نمونە دێنمەوە زیاتر بۆ تەسبیتکردنی ئەو شتە کە کاتێک هێن بۆ ئەو خۆپیشاندان و ڕاپەڕینەکان بوو. من زۆر ڕخنەیەکی زۆرم هەبوو لە ئۆپۆزیسیۆن، هەمیشە ئاڵێم کە بزوتنەوەی گۆڕان پشکی سەرەکی بەردەکەوێت بە قاچێک
لە ناو خۆپشاندان بوو بە قاچێک لە دەرەوە بوو لەگەڵ تام و لەگەڵیشتانێم پشتگیریشت دەکەم و پشتگیریشت ناکەم ئەمانە بەڕاستی وا دەکات کە خەڵقی سبینێ لەوانەیە تا ڕادەیەک بڕوا ون کابەوە بڵێ ئێمە ئۆپۆزیسیۆنێکین هاتووینەتە سەر شەقام ئێمە ئەو چین و توێژە کۆمەڵایەتیانن کە داوای ماف و عەدالەتی و دادپەروەریەکەن ئەی بۆچی ئۆپۆزیسیۆن پشتمان ناگرێت لە دوای ئەوە من ناکرێت وەکو ئۆپۆزیسیۆن ئەمڕۆ بڵێم من ڕەخنەگرم بەیانی بڵێم من بۆ چاکسازی و ڕێفۆرمم دوو بەیانی بڵێم من بۆ گۆڕینی سیستەمی سیاسیم لە هەرێمی کوردستانە بەڵام دواتر لەگەڵ دەسەڵات بە ئاراستەیەکە دابنیشم کە ئەسڵەن دروشمی گۆڕینی سیستەم هەڵ کاتی بەرنامەکەمان تاوا بوو دو جملەی خۆت و دو قسەتم پێ بڵێ سەبارەت هەر بەو بابەتی ئۆپۆزیسیۆن کە ئەمەوێت هینێکی پێ بدەم کولتوری دەسەڵات هەرێشتا لاوازە کولتوری ئۆپۆزیسیۆن هەرێشتا لاوازە ئەم دوو لایەنە لەوە چێت بە تەواوی و باشی نەتوانن مامەڵەیەکتر بکەن هەندێشتیش هەیە کە بواری پەیوەندی ڕەهەندی نیشتیمانی هەیە و پەیوەندی بە ئاسایشی نەتەوەییەوە هەیە دەبێت دەسەڵات و ئۆپۆزیسیۆن پێکەوە بەڕاستی لە استراتیژیەتی هاوبەش مامەڵەی لەگەڵا بکەن بەڵام ئەبێ هەمیشە جیاوازەکانی ئەو دوو لایەنەش ڕوون بێت لەگەڵ هەموو ئەوەیش جا لەبەرەوە دەبێت بزانێت دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیش چۆن مامەڵە لەگەڵ زۆر سپاس بینیرانی بەڕاست خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لێ بە گفتوگۆکردن بوو سەبارەت بە حیزب و دامەزراوەی سیاسی لە هەرێمی کوردستاندا بە میوانداری بەڕێست دکتۆر سالار باسیرە توێژەری سیاسی و دکتۆرا لە بواری زانستە سیاسیەکان زۆر سپاس دکتۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەکە زۆر سپاس.